لا هو اللي دايق بي بأصل خلش روانزي لسليماني جاي لسوران جاي لسويد جاي أو همهات كو بەخوای بابم کابراایەکە دەستی مەسەلەن لە یەک ئیشی گیر نەدەبوو والله ئیشی زوو دەگۆڕی ئیدی بە بۆنەوەی کە ئیشی دەگۆڕی و زاریوا بوو شاریشی دەگۆڕی ئیدی ئەو مش لەگەڵ بابم بووین مەسەلەن زاریوا بوو مەسەلەن چەند ساڵە کەتینە پاش ئینتیفازێمە لە هەولێرە نەماین پێشەوەی من لەدایک بووم لە ڕوانزێ بوون خوشکە گەورەکەم لە ڕوانزێ لەدایک بووە بەڵێ دوای هاتینەوە هەولێرە منداڵەکانی کە ئەمە هەمومان لە هەولێرە لەدایک بووینە بەڵێ چار خوشک و برامێ یەک برامێ لەگەڵ سێ خوشک خوا لێت نست سەلامە بی ئەمە هەمومان لە هەولێرە لەدایک بووینە بەس خوشکە گەورەکەم لە ڕوانزێ لەدایک بووە ئیدی فترەك پاش ڕاپەڕی چوینە سۆران تقریبا دو سێ ساڵ ماڵمانە سۆران بوو لە دیانای کۆن ئاکیدم لەوێ کۆمەڵک خۆشەویست و برادەرمانەیە لەوانەیە ئێستا بمان بینەمەیان بەبییر بێتەوە گەنجەکەم ئەو ڕۆژە لە ئەوەی دیت لە بێخاڵێ بێخاڵ لە بێخاڵ هات یەکسەر گوتی ئەتو ماڵت لە دیانە نەبوو دیانای کۆن پاسکی لە چ ڕەشت پێ بوو زۆر پێم عەنتیکە بوو ینی پاسکیلەکەی بە بیداهاتەوە ئەو گەنجە زۆر پێم جوان بوو گرتمە باوەش تێدەگەی ئەتو ناستەوە ئەم نەمناسیەوە تێدەگەی بەس ڕقەمدای ناوی یەک دوو برادری خۆم بەبیراتەوە گوتم ئەگە ئەو کوڕانە دیت ئەو ڕقەمی نیام دێ باعیت ناوەکانیان لێرە پێ بڵێ بەشکم بێهەنگاتێ کوڕەشیان ناوەشی زۆر تایبەتیە بوو ناوی جخسی بوو جخسی نازم ئێستا گوتی نازم مفەوەزە عەقیدە شتێکی ئەو هەیە ئەو کاک لە دیانەی بەڵێ لەو منتیقەی گوتم ئەگەر لە ڕێوە بەرنامەش بمان بینی ساڵەکەم پێ حەزم بوو بیبینمەوە برادری منداڵیم بوو ینی زۆر پێکەوە ڕاستە کەڵاو بووینەوە بەس ئەو هەبوویان یەککەشە بوو کوڕی دکتۆر محەممەدی کاک ئارام ئەویشم نەدیتی لە منداڵیەوە کوڕە نەزم یەکتریمان نەدیتی ئەو بزانام جارێک بە تەلەفۆن قسەمان کردیە بەس لە مێژەویش 15 ساڵێک دەبی